نە دەسەڵاتی تەرخانکردنی زەوی بە پێی یاسا لای پارێزگارەکانە نە لای من نە لە شوێنەکانی تر نەگۆڕینی ڕەگەزی زەوی لە دەسەڵاتی تەنانەت ئەنجومەنی شارەوانیش و پارێزگای سلێمانیشایە. ئەم بابەتە لە ساڵی 2010 ئەنجومەنی شارەوانی پێشوو دەنگی لەسەراوە، لە ساڵی 2011 ئەم پرۆژەیە تەحویل کراوە بۆ ئەو کۆمپانیایە کە کارەکانی جێبەجێ بکە. ئێمە ئەنجومەنی ڕابردوومان هەڵوەشانەوە کاڵێم ئێمە لە پارێزگای سلێمانی و منۆکو پارێزگاری سلێمانی و لە هەمان کاتە ئەنجومەنێکی نوێمان دامەزران ئەم پرۆژانەمان ڕاگرت. ئەم لە سەردەمی ئێمە ئەم کارانە نەکراوە و لە سەردەمی ئەنجومەنی شارەوانی نوێ ئەم کارانە نەکراوە بە پێچەوانەوە. ئێمە هاتوین ئەم کارانەمان ڕاگرتووە تاکو تێگەشتنی تەواو لەسەر بابەتەکە دروست بووە و کە دروست بووە تەنیا مافی ئێمە ئەوە بووە مەرجدا بنین کە ئەگەرم پرۆژەیە جێبەجێکرا چۆن بکرێ و من لێتان ناشارمەوە جگە لەوەی کامون نووسراوەکان هەن و پەراوێزی ئێمەی پێوەیە داوامان لێکردوون کە بێ مەرج بۆم ئیشانەدا بنرێ چونکە لە ڕووی یاساییەوە کاتێک ئەنجومەنی شارەوانی بە بڕیارێک بە دەنگدان بە کۆنووسێک زەویە بۆ کەسێ تەرخانەکە کاتێک کە حکوومەت یا ئێمە لایەنێکی تر ئەمە هەڵەوە شوێنینەوە هەموو قەرەبووکردنەوە و پابەندیە دارایی و ماڵی و یاسایی و کارژێڕێکەکەوێتە ئەستوی ئێمە پارچە زەویەکمان بۆ خاوەن پێداویستێکی تایبەت بۆ شەهیدێکی شەڕی دژی داعش پێدابین ناکرێ. لەکوێ توانین ئەم هەموو دۆنمە قەرەبووی کۆمپانیایەکی دیاریکراو بکەینەوە؟